سڵاوتان لێبێ. بەڕاستی لێ ڕۆژنامەنووسکەوە گەرمانی لە کەلار دەستی پێکردو بڕیارە بە سێ خۆناغ تاوەکو درەنگانێکی شەو بەردەوام بێت. سەلەبانی ئەمڕۆ لە سەر گۆڕی شەهید مەراسیمەکە دەستی پێکردو دواتر لە کاتژمێر 2 دوانیوەڕۆ لە هۆڵی بۆنەکانی شاری کەلار مەراسیمێکی تایبەت بەڕێوە دەچێت. لە کاتژمێر 4 ئێوارە لە بەردەم قوتابخانەی شەهید لەیلا قاسم چەند چالاکیەکی هونەری بەڕێوە دەچێت و دواتر بە ڕێپێوان بەشدارانی چالاکیەکە دەچنە نێو بازاڕی شاری کەلار. گردبوونەوەیەک ئەنجام دەدەن و بۆ یادی کاوگەرمیانی مۆمدا دەگیرسێنن. هێزێکی ئەمنی دەمامەکدار لە قەزای چەمچەماڵ گەماروی ماڵێکیاندا و 3 کەسیان دەستگیر کردووە. تا ئێستاش لایەنە پەیوەندیدارەکان هیچ زانیاریەکیان لەبارەی ڕووداوەکەەوە ئاشکرا نەکردووە. پەیامنێری NRT لە چەمچەماڵ ڕاگەیان هێزێکی ئەمنی پێدەچێت دژە تیرۆر بن گەماروی ماڵێکیاندا و 2 کەسیان دەستگیر کردووە. پاش دەستگیرکردنی ئەو 2 کەسە هێزەکە چوونەتە گەڕەکێکی تر و ڕێگریشیان لە دەستگاکانی ڕاگەیاندن کردووە کە ڕووماڵی ڕووداوەکە بکەن. کەسێکی تریشیان دەستگیر کردووە. بە مەبەستی پشگیریکردن لە ئاڵمەتە سەربازیەکەی کە سوپای ئیتیحادی ئەنجامی دەدات دژ بە چەکدارانی ڕێکخراوی داعش لە پارێزگای ئەنبار. نیوەڕۆی ئەمڕۆ سکرتێری گشتی نەتەوەیەگرتوەکان گەیشتە شاری بەغداد. لەو سەردانیدا بان کی مۆن بەنیازە لەگەڵ دەسەڵاتدارانی عێراقدا کۆنگرەی ژنێڤ دووی تایبەت بە چەسپاندنی ئاشتی لە سووریا چاوچۆ دەکات. سەرۆکوەزیرانی عێراقی بەڵێنیدا هیچ هەڵمەتێکی سەربازی بۆ سەرشاری فەلوجان جام نەدات. ئاشکراشی کرد کە کاتی زیاتر بە عشایرەکان دەدات تا شارەکە لە گروپە چەکدارەکان پاک بکەنەوە. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز لە زاری نووری مالیکیەوە ڕایگەیاند خوازیارە کۆتایی بەو گروپە چەکدارە توندڕەوانە بێنن بە بێ خوێنڕشتنی زیاتری ڕۆڵەکانی شاری فەلوجا کە بەهۆی ئەو گروپانەوە دووچاری نامەتی زۆر بوون. بەڵێنیشیدا هیچ جۆرە هێرشێکی سەربازی بۆ سەر شارەکان جام نەدات ئەگەر عشایرەکانە وەرکە بگرناستۆ. لە دوای کۆبنەوەیەکی لە شاری پاریس لەگەڵ 11 دەوڵەت کە پشگیری لە ئیتلافی ئۆپۆزسیۆنی سووریا دەکەن وەزیری دەرەوەی ئەمریکا متمانی خۆی پیشاندا لە بەشداریکردنی ئۆپۆزسیۆنی سووریا لە کۆنگرەی ژنێڤ دوو بۆ چەسپاندنی ئاشتی لە وڵاتەدا کە بڕیارە 22 ئەم مانگە لە سویسرا ئەنجام بدرێت. بڕیارە سبەینی هاوڵاتیانی میسر ڕوو لە سندوقەکانی دەنگدان کرد بە مەبەستی دەنگدان لەسەر دەستوری هەموارکراوی وڵاتەکەیان. دەسەڵاتدارانی وڵاتەدا و لە وڵاتیان دەکەن بە شێوەیەکی بەرفراوان بەشداری لە ڕاپرسیەکەدا بکەن. سبەینی ڕاپرسی لەسەر دەستوری هەموارکراوی میسر دەست پێ دەکا و 2 ڕۆژ دەخانێت لە بەرامبەردا و پەیمانانی پشگیریکردن لە شەرعیەت کە لایەنگری محەممەد مۆرسی سەرۆکی لەسەر لابراو دەکەن داوا لە وڵاتیان دەکەن بایکۆتی دەنگدانەکە بکەن و نەچنە بنکەکانی دەنگدانەوە. هەروە داواشان لە لایەنگرانی مۆرسی کرد لە کاتی ئەنجامدانی ڕاپرسیەکەدا خۆپشاندان ئەنجام دەن. کوتەیەک لە هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بن.